شاشوان محەممەد لە ئەم ساڵ توانیم بە پێی 16 پێ یەکم دەست بێنم و لە مەکتەبی سەلاحەدین قورآن خوێندبووم ئەم ساڵ. پێشگوێی کە دڵم خۆش کە وەزیفە پەروەردەناوی خوێندەوە دڵایەمیەک لێیەم کە توانم دەرەجەیەکی بەرز بەدەست بێنم. ئەم ساڵ کۆشەکەم بەهیچ ڕۆشتووە توانیمە ئاسایی بەدەست بێنم و خەسانەکەشم و تر کەسکەرە هەمویان بەدڵیان بوو. خۆم لە مەکتەبە لە هاوینەوە لەگەڵیان بووم. لە هاوینە سەمە کۆرسمان هەبوو، کورسی هاوینان بوو، ئیتر پێکات بوو لە چەند دەرسێک ئەویش ئیسادێکی زۆری پێیان کاتم زۆر بەگڕا لە کاتی مەکتەبە وەها بێزۆی لە کاتی مەکتەبە ئیمتحاناتمانە کرد و پرۆگرامی جیاوازمانە بوو. لە کاتی زنەکەشە دووسێ پرۆگرامان هەبوو دانێکیان پێکات بوو لە زیرۆمستەی کە ڕاستی لە کورسی هەموو بابەتی دەرەکرد هەموو بابەتێک چۆمڵی ئاسان بوو. تر کاتەیە کە وەرەخانی وەزاریم بینی هەمووین بینی بوو، هەموو سەرەکانم بینی بوو و بێزگوێ لەوەش پیوەزاری هەبوو کە وەکو خۆمادەکردنێ بوو بۆ پۆی 12 تر ئەویش بۆ جەوی ئیمتحانات بۆ جەوی چۆمڵی شوێنەکە زۆر یارمەتیان. طبعاً دایک باوکم من هاوکارم بوون، هەلێکم پشتیان پێم بەس بوو زانیان کە شازێکی باشمەوەیە زۆر چۆمڵی شوێنی خۆیان پێیا بووم لەگەڵ خواردنا لەگەڵ خەوا بوو بە هێشت ینی بەشێ لەگەڵ پرۆگرامەکان بوونجە بڕۆم و هەروەها بەردەوامیش چۆمڵی سیقایان پێم بوو. ئیترم زانی کە ئەگەر پشت بەخوا پشتوان بەستم تۆم دەرجێکی بەرز بێنم. ئەمە پێشەم شتە سپاسی مامۆستاکانم بکەم بە هەرەمویانەوە ڕاستی هیچ گرێم نەبووە ئەم ساڵ و هیچ ینی شێوەی چۆمڵی تێگەیشتنم جارە هەموو شتێکیان وتو بۆمان ئیتر کەم شتە بوو کە بتوان بڵم گرێم لێ هەبووە ڕام لەگەڵ ئەم شتێک یارمەتیان یابین جارە شتێکەکەمە باسکەمەوەی کە دایمەن جوای پرسەرەکانیان هێناینەوە کەم هەبوو چۆمڵی شەو هەبێ شەو ساعت هەرچی شەو دەیشتەوە بوو مەسیجم ناردووە پرسیارم ناردووە وەڵامیان یاومەتەوە بە دوور درێژی بە ڤۆیس بوو بە تر ئەمە سپاسی مامۆستاکان بکەم کە بەڕاستی لە یەکەمەوە تا کۆتایی لەگەڵ مابوون. پێشەکی سوپاس بۆ خوای گەورە بۆ نیعمەتەی بەسەر یا بارانین بەسەرمانی باران وەڵی شاد خۆی هەر بڵێن سیستمی فێرکردنی قوتابخانەکە هەر لە مناڵیەوە چکە لە بڵێن سەرەتاییەوە لە قوتابخانەکانی سەلاحەت کۆلیژ سەلاحەدین ئەیوبی بووە لەخوا بەزیابێ هەموو ساڵە یەکەم بووە. ئاستێکی چاوەڕوان کراو بوو یا بەڵێن هەواڵێکی چاوەڕوان کراو بوو کە لە ئاستی سێیەکەمەکەیا بێ ئێمە ئەمانزانی خۆشی ئەیزانی مەسەلەن چۆنی وەڵام ماوەتەوە لەخوا بەزیابێ توانیت لە یەکەم بەدەست بێنێ ئەوە خۆشترین خەبەر کەویستم لە ژیانمان. تەمەن جوهدی مامۆستاکان بە تایبەتی ئەو پرۆگرامی بۆیان دانرا بۆ پرۆگرامێکی زۆر باش بوو پرۆگرامی با بڵێن زیرۆنستەیەک هەنێ پرۆگرامی تر هەبوو زۆر ئیسفادەی لێ کرد. زائیدەن مامۆستاکان لە ئێمە زیاتر بەڕاستی دڵیان بە شادە سووتە یاخود بە هەموو خوێنکارەکان دایمە هەوڵیانەیە کە زۆرترین زانیاریان پێ بن بۆ ئەوەی کەمترین هەڵە بکەن. زۆر سوپاسانەکەین زۆر سوپاسی مامۆستاکانەکەین دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێت.